کەرکووک دەستان خۆش بەڕاستی هونەری ئێمە دەوڵەمەندە بەس هونەرمەندی ڕەسەنی ئێمە هەژارە هونەرمەندەکانمان هەژارن هینا هونەرەکەمان دەوڵەمەندە بەداخەوە من وتەیەکی مامۆستا ناسر ڕەزازی بیر ناچێت لە 2003 یان 4 بوو بەردامەمان بۆ کرد مامۆستا زاناش لێرەیە لە بەردامەیەکی ڕاستەوخۆی ئەو کاتەیە باسی زمان کرا کە لە باکووری کوردستان چۆن زمانی کوردی قەدەغە بووە و بەڵام بەهۆی هونەرەکەەوە ماوەتەوە ئێمە بەهۆی هونەرەکەمانەوە زۆر شتی جوانمان ماوەتەوە بەڕاستی بەڵام قەدری نەزانراوە بەڕاستی قەدری هونەرەکە نەزانراوە هونەرمەندەکانمان زانیویانە بەڵام باڵا دەستەکان نیانزانیوە قەدری ئەم هونەرە گینا هونەر ناسنامەیە هونەر کەلتورە هونەر فەرهەنگە بۆ هەر نەتەوەیەک وە زمان حاڵی ئەو نەتەوەیە و ئاسی ڕۆشنبیری و پێشکەوتنی ئەو نەتەوەیە لە ڕێگای هونەرەوە دەستنیشانەکرێت ئەبێ ڕۆژێک بێت ئەم میلەتە قەدری بزانێت کەیش قەدرمان زانی بەڕاستی ئەبین بە دەوڵەت دەرگا کراوەیە بۆ هەر ئەزیز و خۆشەویستێک پێم خۆشە سەرەتا بانگی کاکە ئەیوب بکەم کاکە ئەیوب ڕۆستەمی ئەزیز و خۆشەویست کە یەکێک لە پیاوە ڕۆشنبیر و جوانەکانی هەورامانە خاوەنی چەندین بەرهەم و نووسینە پێمان خۆشە دەوڵەمەندمان کە ئەگەر پێت خۆشە مایکەکەت بوێنم یان بێتە ئێرە فەرموو کاکە ئەیوب گیان هەر بە ڕێزێکی تر ئەم کاتتان باش پیرۆزبایی گەرم لە دامەزرانی خانووی مەقام و بەستە کارێکی زۆر باشە هەنگاوێکی جوانە ئومێد دەکەم هەنگاوێکی جددی بێ بۆ خزمەتکردنی هونەری گۆرانی کوردی و بە تایبەت مەقامات من لە حزوری ئەم بەڕێزانە کۆمەڵی هونەرمەندی زۆر جوان و گەورە و شارەزا هەن لێرە ناتوانم یعنی بڵێم لەوان باشتر قسە بکەم یا حەدم نییە لەوان باشتر قسە بکەم بەڵام بە پێی ئەوەی خوێنەرم و نووسەرم شارەزاییم هەیە لە مێژووی مۆزیکی کوردی گۆرانیەکان مەقامەکان لەوەوە حەق بەخۆمە دەم قسە بکەم ئەگینا من چێژوەرگری گۆرانیم نەک گۆرانی بێش و مەقام بێش ئێمە وەکو کورد دارای 72 مەقامی کوردی ئەسڵ و ڕەسەنی خۆمانی ئەم 72 مەقامە هەموو تێکستی جیایان هەیە تێکستی تایبەت بە خۆیان هەیە بەداخەوە کەسەرە کە تا ئێستا لە هیچ ڕاگەیانێکی کوردی یەک مەقام لەم مەقامانم نەبیستووە یەک مەقام لەم مەقامانم نەبیستووە و هیچ هونەرمەندێکی کوردیش ئەم مەقامانەی نەوتووە تەنیا لە سنوورێکی بەرتەسکی دینیە مەقامەکان ماونەتەوە لە سنوورێکی بەرتەسکی دینی بەڵام تێکستەکانیان هەیە ئاوازەکانیان هەیە من هەر 72 ملایە هەم ئاوازەکان هەم تێکستەکان زۆریشان نەتوانم بڵێم بە دەنگی ناخۆشی خۆم ئەمە ینی داخە جێگەی داخە چەند ساڵ ئێمە هەر مەقامات دەڵێ باسی 7 دەستگای سەرەکی و کۆمەڵێ گۆشە کرا ئێمە گۆشەمانە هی خۆمان بێ ئەسڵ مەقامەکان ئێمە و تورک و عەرەب و فارس و بەس کەلیمەکان و شیعرەکان جیایان نەکاتەوە ئەگینا مەقامێ لەو مەقامانە کوردێ بیڵێ عەرەبێ بیڵێ فارسێ بیڵێ تورکێ بیڵێ هەمان ئاوازە تەنها بە شیعرەکە ئەو مەقامە ئەکوردێنرێ یا ئەبێ بەهی فارس یا بێ بەهی تورک بۆچی ئەوڕ نادەینەوە لەو مەقامانەی خۆمان بۆچی هەوڵ نەدەین کاریان تیا بکەین کاکە خۆمانە هەندێکیان عرفانین هەندێکیان مەجلیسین مەقامی دانیشتنیان تایە و تا ئێستا لە سنوورێکی بەرتەسکی دینیا ماونەتەوە بەڵام لە ناوچەیەکی بەرفراوانی کوردستان گۆرانی بێژەکان لەیان شڕن بەداخەوە دوای ئەوەندە ساڵ لە ئازادی و دیموکراسی مەقامێک لەم مەقامانەمان نەدی ڕۆژە لە ڕۆژان هونەرمەندێک بڵێ کاگەرسەلان گۆرانیەکی وت دەنگی زۆر خۆشە من ینی بەڕاستی دەستخۆشی لە یەکەم بەڵام ئەوە سیاچەمانە نەبوو ئەوە یەکێکە لە گۆرانیت دەرەیەکانی ناوچەی هەورەمان ئێمە زیاتر لە 6 سیاچەمانەمانێ ئەوە گۆرانیەکی دەرەیە ئەمە گۆرانی سیاچەمانەمان هەیە دەرەیمان هەیە مەجلیسیمان هەیە عرفانیمان هەیە شێخانەمان هەیە ئەوە یەکی بوو لە گۆرانیت دەرەیەکان دەرە یعنی ئەو شوێنانەی باخوشتی تیا بۆ کاتی خۆی باغدارەکان چوون بە دەم ئیشەوە یاخود لە کاتی پشودانە ئەو گۆرانیان وتووە درێژەی نادەمە سوپاس دووبارە پیرۆزبایی لە دامەزراندنی ئەو شوێنە کەم بەڕاستی بە ناوی بەستە و مەقامی کوردی یا مەقام و بەستەی کوردی